ئەمە ئاهەنگی یادی لەدایکبوونی یەکێک لە کارمەندانی NRT نییە، بەڵکو سەرقاڵی تاقیکردنەوەیەکین لەسەر ئەو یاریە ئاگرینانەی کە لەسەر کێکی بۆنە و یادی لەدایکبوونەکان دادەنرێت. دوای تەواوبوونی هەموو بۆنەیەک و کوژاندنەوەی مۆم و یاریە ئاگرینەکان لەسەر کێکەکە، ئامادەبوانی ئاهەنگەکە دەست دەکەن بە بڕینی کێکەکە و خواردنی بێ ئەوەی بزانن چ مەترسیەک لەسەر ژیانیان هەیە و چ مادەیەکی کیمیایی چۆتە سەر کێکەکە. ئێستا تاقیکردنەوەیکی ئاسان دەکەین، لە بری کێکەکە کاغەزێکی سپیمان داناوە و یاریە ئاگرینەکانمان لەسەر داگیرچان. دوای کوژانەوەی یاریە ئاگرینەکان بینیمان چ پاشماوەیەکی کیمیایی لەسەر کاغەزەکەیە. ئەم پاشماوەیە لەسەر هەموو ئەو کێکانە هەیە کە ئەم یاریە ئاگرینانەیان لەسەرە و دواتر بەشداربوانی ئاهەنگەکە دەیخۆن بێ ئەوەی هەستی پێ بکەن. دکتۆر زیاد ئەبی شاکر کە ئەندازیاری ژینگەیە لە زانکۆی ئەمریکی لە بەیروت توێژینەوەیکی کردووە لەسەر ئەو پاشماوە کیمیاویانەی ئەو یاریە ئاگرینانەی لەسەر کێکەکان بەجێ دەهێڵن و دەچنە جەستەی مرۆڤەوە بێ ئەوەی هەستی پێ بکەین. دوای ئەوەی دکتۆر زیاد ئەبی شاکر لە تاقیگەیەکدا تاقیکردنەوەی ئەو پاشماوە کیمیایانە دەکات، ئەنجامەکەی ئەوە دەردەخات کە لە دەمادەی جیاوازی کیمیایی پێکاتووە کە هەمویان مەترسیدارن بۆ سەر تەندروستی مرۆڤ و دیارترینیان مادەکانی جیوە و قورقوشم و کرۆم و زەرنیخە کە ڕێژەی ئەو مادانە زۆرن و کاریگەری خراپ لەسەر تەندروستی مرۆڤ دادەنێن. بۆ نمونە جیوە زیانی بۆ گورچیلە دەبێت، قورقوشم زیانی بۆ جگەر هەیە و پسپۆڕانی بواری کیمیاییش باس لە مەترسیەکانی ئەو جۆرە مادانە دەکەن لەسەر تەندروستی مرۆڤ. یو یاریانی کە زۆرجار لە عید میلادەکانە مەسەلەن بەکارهێنرێت بە تایبەتی چێشی پێڕازێنرێتەوە یان بەدەستەوە ئەگیرێت ئەو گەڕۆشتە کا بە ئاسمانە و دووکەڵ جگە لە دووکەڵەکەی کە هەیەی بۆ سیەکان خراپە، قورقوشم و جیوە، کڕۆم، زەرنیخ، ئەمانە زۆر مەترسیدارن، یعنی کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر تەندروستی هەتا ئاستی مردنیش. بە تایبەتی قورقوشم بۆ تێکدانی مێشی مناڵ لە ئاستی زۆر نزمیشە زۆر خەتەرە. منداڵان لە چەند ساڵێکدا چەندین جەژنی لەدایکبوون دەگێڕن. ئەی ئەگەر لە ساڵێکدا بەشداری لە 15 جەژنی لەدایکبووندا بکەن، ئەوە بەپێی ڕای پسپۆڕانی تەندروستی لە دوای 5 ساڵ منداڵەکان دەبنە کۆگایەکی هەڵگرتنی قورقوشم. زیانێکی زۆر بەجگەریان دەگات و ڕوبەڕووی کەمخوێنی دەبنەوە و کاریگەری لەسەر بیر و هۆشیان دەبێت. هەروەها ئازاری سکیان بۆ دروست دەبێت، لەگەڵەوەشدا مادەی کادمیۆم ژەهراویە و تەنانەت کەمترین بڕی ئەو مادەیە دەکرێت زیان بگەێنێت بە دڵ و دەمارەکانی خوێن و چاو و جگەر و مێشکی منداڵان. بابانە نۆرێن ئارتی سلێمانی.